ئەزیزان بگمان خێزان بناغەیەکی زۆر گرنگە بۆ پێگەیاندنی تا بۆ بگومان کاتێک خێزانێک ژینگەیەکی دروستی هەبوو بۆ مامەڵێ ئەم خێزانە لەگەڵ یەکتردا دروست بوو تاکێکمان پێدەدات کە دەروونێکی ئارامی هەبێ و دوورە بن لە زۆرێک لەو گرفت و کێشانی کە هەم لە خودی تاکەیان ڕوودەدات هەم لە ناو خێزانەکاندا ڕوودەدات. بێگومان ئەمەش ئاسان نییە بەڵکو پێویستی بەوەیە کە خێزانەکان هەمیشە وشیار بن بۆی کە چۆن مامەڵ لەگەڵ یەکتردا دەکەن و چۆن کارکن گونجاوترین ژینگە بۆ خۆیان دروست بکەن و پارێزگاری لە یەکسەر بکەن پاڵپشتی لە یەکتر بکەن. ئەمە کاریگەری دەبێت لەسەر داهاتووی هەر تاکێک لەم خێزانەدا چ ئافرەتبی چ سەرۆک خێزان بی چ منداڵێک بی لەم خێزانەدا تۆ کاریگەرەبی بەو دۆخی کە لەم خێزانەدا هەیە. باسییان بابەتە دەکەین بە میوانداری میوانەکەمان کە ڕاستەخۆ لە سودیا لەگەڵمانایە بەڕێز کێسان حامید قادر ڕاشکاری خێزانی کە لەگەڵمانایە. مامۆستا کێسان بەخێر بێ سپاس مامۆستا ژینگەیەکی دروستی خێزان کام ژینگەیە؟ ئێمە سەرەتا تەوەرەکەی ئێوە یان بابەتەکەی ئێوە دوو تەوەرە لە خۆگرێ، بەڵام من تەوەرەی یەکەمیانە چمە تەفاسیل کە ژینگەی خێزان پێویستی بە ژینگەیەکی ئارامە، ژینگەیەکی بێکێشەیە، بەڵام بابەتەکانی کێشە خێزانیەکان ئەتوانین بڵێین ئەگەر وشەی خێزان لەگەڵ وشەی بەختەوەری داخڵ ببێت ئێمە بێت قسە لەسەر مناڵەکانیش بکەین، قسە لەسەر باوکان و دایکانیش بکەین. بەڵام ئەگەر تەنیا وشەی ئارامی باس بکەین سەرەتا پێش بوونی بەختەوەری، ئەویش بوونی چەند بنەمایەکی بەهێزە کە لە خێزانێکی تەندروستە دەستەبەرە بن. ئەو هەموو خێزانێکیش کێشەی تیا دروستە بێ. کاری ئێمە وەڵامی من ئەمڕۆ بۆ ئێوەی بەڕێز و بینەران و بیسەران سەرەداوی ئەو کێشانەیە چۆن بچووکیان کەینەوە لەناو بەدەستهێنانی خێزانێکی تەندروستە کە کێشە بە دیدی من نازانم بۆ تەواوی ڕاهێنەرانی تر مرۆڤەکان لێدانی دڵیان هەیە و ڕێژەیەکی جێگیرمانێ بۆ لێدانی دڵ. کاتێ بەرز و نزم دروستە بێ لە دڵی کەسێکە اینجا ئێمە ئەزانین ئەم کەسە ناتەندروستە. کەواتە بوونی کێشەکانیش لە خێزانە معجزەیەکی هێندە گەورە و ترسناک نییە کە چۆن لە بینی نێرێک و مێک یان ژنێک و پیاوێکە کێشە دروست ببێ. سەرەداوی پێش کێشەکان ئێمە ئەبێ تەرکیزمان لەسەر ئەوە بێ ئایا لە خێزانە بنەما دروستەکان هەیە. وەکو تەشخیصکردنێک یەکێک لەو بنەمایانە بوونی ئارامی خێزانە لە بوونی گفتوگۆکردن. ئەم دوو کەسە مەفروزە هێزێکیان هەبێ بۆ جۆگرتن لە یەک کە لە لای ئێمەی ڕاهێنەران پێڵین گوێگرێکی وریابن بۆ یەکتری. بوونی گفتوگۆیەکە لە نێوانیانە کە هیچ نەبێت لە هەفتەیەکە جارێک ئەم دوو کەسە بتوانن لەسەر بابەتە خێزانیەکان لەسەر ئەو ڕۆژەی لەم خێزانە تێ ئەپەڕێ چی ڕووداوە بگەنە چارەسەرێک ئەگەر هەڵەیە چاک بکرێتەوە ئەگەر باشە بەردەوامی ببێ. بەڵام سەرەداوی کێشەکان یەکێکە لەم ڕێگەیانە کە ئەمڕۆ لە خێزانی کوردیا سەری هەڵداوە ئەویش کاڵبوونەوەی بەرپرسیارەتی و ماندووبوون. هەردووکی پێکەوە من ناتوانم نە لە لای هێزی خانمان ئەمە کاڵ بکەمەوە کە کاری من زیاتر تۆخبوونەوەی لە کاری خانمانە کە بەرپرسیارەتیەکانی خانمان چین وەکو خانمێک و کاری ڕوونکردنەوەی تێگەشتنی خانمانە بەرامبەر بە پیاوان. ئێمە ئەمڕۆ خانمانیشمان بەهۆی دنیای جیهانگیری یا با بڵین بەهاکانی بوونی ئەلمانیەت بە زۆر وازەح قسە بکەم وای کردووە کاڵبوونەوەکان ڕووی داوە. خانمانیشمان ئەو هێزی مێینە فترەتی خوا پێیداوە کاڵ بۆتەوە تایە کە تێکەڵ بە کۆمەلگا بووە و کاری دەرەوە ئەنجامەدا جۆرێک لە 50 هێزی خانمان ئەبێ هەم پیاوێک بێ بۆ دەرەوە بۆ کارکردن و پاراستنی ئەمانی هەیبەتی پیاوەکە بێ لە دەرەوە کە تێکەڵ بە خەڵکە بێ بۆتە بەرپرسیارەتێکی تر لەسەر خانمان کە تێکەڵی نێرومێ ئەبێت مەترسیەکانی کۆمەلگا مەترسیەکانی ئەمان و ئاسایشی لەسەر کەسایەتی خانەوادەیی بەهای خانمبوونەکەی و بەرپرسیارەتی پیاوانیش لە جاران قورسترە چونکە هێزەکان گەربینەوە ناو بەها ئاینیەکان کە تقریبان ئەتوانم بڵێم دژیەکن لەگەڵ بەهای علمانیەت بوونە یا جیهانگیریە دژیەکییان تایە چونکە لەولا لە بەهای جیهانگیریە پێمانەوترە خێزان یەک پارچەیە
عفو یەک بڵین باڵین تاک گەراییە بەڵام لە بەها ئاینیەکانە پێمانەڵ یەک پارچەیە بەڵام کاتێک کە خێزانێک زۆر جار هەیە بنەمای ئاینی زۆر جوانیان تایە کە ئەکەونە گفتوگۆکردن لەگەڵ یەکتریا سیرەکەی بە تەدریجی بەبێ ئەوەی خۆی بزانێ بەهای جیهانگیری دزەی کردوتە ناو خێزانەکە. مامۆستا ئەو ژینکە دروستە ئەو ئارامیە خێزانیە بەچی بەرقەرار دێت چۆن ئەم بناغە بەختەوەری لە نێو خێزاندا دروست ببێت؟ یەکێک لە بنەماکانی ئەوە یەکەم خێزانانە ئەم بڵێن ژن و پیاوە پێکەوە پێش خستنەوەی مناڵ بەهای ئەمان وەکو ئاسایش و بەهای دابینکردنی پێداویستیەکان دەستەبەر ببێ لە ناو کەلتوری کوردی و بابەتە ئاینیەکانە پیاوان بەرپرسن لەمە وەکوتم قورسایی ئێستا بەتەنیا لەسەر پیاوان لەسەر هەردوو لا بەرپرسن ئەم ڕەوتە بگرن بەڵام بە مڕاعاتکردنی یا بە بەچاوگرتنی ڕەگەزەکان و ڕۆحی هاوکاریکردن لەگەڵ یەکتریا کاتی ڕۆحی یارمەتی هەبوو خانمێک هەستی بە ماندووبوونی هاوسەرەکەی کرد و هاوسەرەکەش هەستی بە ماندووبوونی خانمەکە کرد و لە ڕووی داراییەوە نەبێتە کێشەکەیکی ترە لە ڤایرۆسەکانی گیانگیری ئەمڕۆ داخەڵی خێزان بووە ئەمانە ئەو بەهایانن کە ئێمە مەفروزە وەکو خێزان بەهاکان زۆرن مەودای پرۆگرامەکەی ئێوەش بەڕاستی کورتە چونکە بەیانیانە بۆیە ئەگەر بەهاکان زۆر لەسەری قسە بکرێ ئێمە ئەتوانین هەڵسەنگاندن بکەین لە خێزانێکە ئەگەر ئەو ژمارە بەهایە چەند بۆ چەند بێ چەند بدەین بەو خێزانە تا ژمارە چەند بڕوا ئێمە بەهای چەند لە ئارامی و خێزانە ئەتوانین دەستگیر بکەین یان تەشخیصی بکەین یان پلەبەندی پێ بدەین لە کوێی پلەبەندی ئارامیەکانی ژیانایە. هەمیشە وترێ دایک و باوک ئەو دوو هاوسەرێک لە خێزاندان ئەوان بناغن بۆ خێزانەکە ئەگەر ئەو دوو کەسە پەیوەندیەکەیان باش بێت ئەوە کەمتر کێشە لە لای ئەندامەکانی تری خێزان دروزە بێ ئەو پەیوەندیە تا چۆنێک گرنگن نێوان هاوسەرانە بچەوێ و شتێک کاریگەری کاتە سەر ئەوەی کە پەیوەندی نێوان ئەم دوو کەسە تێک بچێت. ئەو کێشانی کە بەها با بە سەراحەت یعنی واقعێکی نابێ ئێمە لێ ڕاکەین چکە من بە خۆم کەسایەتێکی زۆر واقعی کاتێک کە باس لە بوونی خێزانێک ئەکرێ کە باڵین هاوسەرێکە لەگەڵ خانمەکەی ئەم دوانە ئەبێ ڕایەڵەیەکی پەیوەندی نادیارم دوانە ببەستێ بەیەکەوە ئەو ڕایەڵێش لە قورئانە بە مەوەدە و ڕەحمە ناوزەند کراوە کە پلەبەندی مەوەدە و ڕەحمە زۆر زیاترە لە بوونی وشەی خۆشەویستی کە ئێمە لە بەها خێزانیەکانە باسیەکەین یا لە بنەمە خێزانیەکانە باسیەکەین چونکە مەوەدە و ڕەحمە ڕایەڵەیەکی نادیاری دەستی پەروەردگاریە ئەم دوانە ئەگەر بەهای ئاینی لەم خێزانە گەشە سندوو بێ و بەهایەکی تر کە ڕێزگرتنە لە ناو ئەم خێزانە هەبێ پیاوان و خانمان هەمیشە وەکو دوو دیوی دراوێکن یعنی هەموو دراوێک دوو دیویە و سات تەمەنی من یانوت ئەم دیوەی خەتە ئەم دیوەی شێرە بەڵام ئێمەش لە بەهای خێزانە ئەڵین پیاوان دیوی شێرەکەی ڕێزیانەوێت خانمان دیوی خەتەکەیان خۆشەویستیانەوێت کەی لە نێوان ئەم دوانە لە لای خانمەکەوە ڕێز بەخشرا بە پیاوەکە ئەو کاتە پیاوان یاسایەکیان هەیە لە ژیانیانە کە پێڵین یاسای یەک بەیەک پیاوان دروستکراوێک مەخلوقێکی خواین کە ژیانیان دەقە یاسای یەک بەیەکی تاجێگیرە بێ هەتا ڕێزی پێنەبەخشی ئەو ئامادە نییە خۆشەویستی ببەخشێ کاتێ ڕێز ئەگریتەوە ئەویش خۆشەویستی داخە بۆیە ئێمە ئەڵین ئێمەی خانمان وشەیەکی زۆر جوان لە زاکرێ من و لە بواری فەلسەفیا هەیە ئەڵێ خانمان پیاوان ئەتوانن زەوی بەڕێوە بەرن بەڵام خودی خانمان ئەتوانن پیاوانیش بەڕێوە بەرن کەواتە بوونی ئەم فترەت و هێزە خوا بە ئێمەی خانمانی بەخشیوە بەڕاستی من ئەڵێم هەموو ڕۆژێک لە دوای فەرزی نوێژەکان ئیجبارە لە سەرمان کە ئێمە سوپاسگوزار بین ئەو هێزە هەیە لە ئێمەیە چونکە بوونی پەروەردەی مناڵانیش ئەوەندەی مناڵان زیاتر لەگەڵ دایکانن لەگەڵ باوکەکان نین بۆیە مناڵیش لە ناو خێزانە ئەو داتا گەورەی کە دایکان داخڵیەکەن بۆ مناڵان زۆر جار باوکان بەهۆی نان پەیاکردن و قوتی دەرەوە هەر ئەو دایکەیە هەر ئەو خانمەیە ئەتوانێت ئەم مناڵە بکاتە نەوەیەکی گەشە سندوو بەڵام بە هاوکاری و بەرپرسیارەتی هەڵگرتن و دابینکردنی پێداویستیەکان لە ژیان لە دارایی لە ئەمان کە لە لای پیاوەکەوە دەستەبەرە بە خێزانەکە باسمان لە کێشە کرد و باسمان لەوش کرد ئەبێ واقعی بین کە کێشەبوونی هەیە لە خێزانە و پێویست مامەڵی لەگەڵا بکەین بەڵام بابەتێک هەیە ئێمە چۆن کێشەکان بچووکەینەوە لە خێزانە نەگەورەی بکەین هەندێک کەس هەیە عین بیستومانە لەبەر دەبە ئاوێک ڕەنگە ئەم دوو هاوسەرە لێک جیا بووینەوە
ئەمە بەخۆی گرفتەکەیە کاتە ئەکرێ ئێمە کێشەکان بچووکینەوە یان ڕێگایەک هەیە بەدڵنیاییەوە ئێمە لەگەڵ مامەڵەکردن بۆ کێشە خێزانیەکان ئەوەی بۆ خێزان گرنگە ئەبێ هەموو کێشەیەک بە چەند قۆناغێک دەست بە چارەسەرەکە یان با بڵین ئەچێتە ناو چارەسەرەوە ئێمە سەرەتا پێش ڕوودانی کێشەکە ئەبێ ئاماژەمان بەوە کرد کە بنەمای خێزان ئەبێت تەندروست بێ کاتێک کە هاوسەرەکە لەگەڵ خانمەکەی ئارامی ڕووبدات ناچێتە قۆناغی کێشە ئێمە تەوەری ڕێزگرتن هاوسۆزیکردن دابینکردنی پێداویستی گفتوگۆیەکی جوان لەگەڵ یەکتر ئەمانە ئەوەن کە ئارامی بۆ خێزان دەستەبەرەکەن زۆر جار مادەم ئێمە مرۆڤین و لە قورئانیشە ئاماژەی پێکراوە تەواوی مرۆڤایەتی هەڵەکە و بەڵام لە بەرامبەر بوونی خالقێکیشا ئێمە داوای لێبوردن هەیە و داوای لێخۆشبوون هەیە کەواتە ئەگەر ئەم سیفەتەی خالقیە بچوو کرێتەوە بینینەوە بۆ سەر مەخلوقات کەواتە لە بینی بوونی بەشەریەتەکانیشە هەڵە هەیە لە بەرامبەر یەکتریە چونکە دوجار ئێمەی مرۆڤ کاتێک ڕوبەڕووی تەنگەژە دەرونیەکانی ژیانی ڕۆژانە ئەبینەوە لە مواقعی کە ئێستاتیای ئەژین حتمما کۆمەڵێک ئاستی با بڵین هەستەوەرەکانمان هەیە ئێمە خاوەنی 5 هەستەوەرین بەڵام لە مقابلی ئەم 5 هەستەوەرە 3 بۆ 4 بازنەی هەستەکان لە ژیانی ئینسانان ڕووەدا ئەوەی گرینگە خێزان یەکترناسینیان هەبێ لەگەڵ یەک خانمەکە لەگەڵ هاوسەرەکەی لە بازنەی هەستەکانی یەکتری حاڵی ببن پێش ڕوودانی کێشەکە لە ڕقێک لە کینەیەک لە ترسێک تووڕەبوونێک دروستە بێ زۆر جار کە ئەڵێم ڕق لەگەڵ کینە لە بواری هەستەکانە جیاوازن ڕق بۆ شتێکە کە ئێستا ڕووی داوە خانمەکە نیگەرانە بە حاڵەتێک دەرونیەن پێی تێکەچێ پیاوەکە ئەنجامی داوە زۆر جار یان ئەمدیە یان غێر ئەمدیە یان بە مەبەست ئەم پیاوە ئەمەی کردووە خاڵی لاوازی هاوسەرەکەیەتی یان ئاگادار نییە کەم خانمە بەمە تێکەچێ بەڵام ئەگەر پێچەوانەی ڕق کینە بێ شتێکی ڕابردووە زۆر جار ئێمە ئەڵین لە جۆری کەسایەتیەکانی لە پیاوان و لە خانمان کە هەمانە قسەکان هەڵ ئەگرێ شتێکی تری پێوە دروستە بێ شتێکی تری پێوە با بڵین وەکو گوڵۆڵە مووی جاران هەبوو باسەکرا خوری کە ئەڕۆژ گلتە کردەوە لەگەڵ خۆی خلۆرە بووەوە کۆمەڵشتی لەگەڵ خۆی لولەدا زۆر جار لە دەرونی کەسەکانە لەم دوو کەسە دوو کائینی غامزن دوو پەروەردەی جیاوازن مەفروزە لێک تێگەشتنی هەستەکان هەبێ یەکتر بناسن پیاوەکە پێی بڵێ من بەمە تێکەچم بەمە ڕق لە دڵە بم بەمە ئەوە بم زۆر جار بەداخەوە ئەم کێشەی ترکە لە نێوان تاکەکانی کۆمەلگای ئێمە دروست بووە پیاوان بە لوغزی من نا بە لوغزی کۆمەلگای کوردی ئەڵین پیاوانێکی پیاو سالارن یان ئێستا ئەمەش هاتوۆتە ئاراوە کە ژنانێکی ژنان سالاری دروست بووە ئێمە ناڵین با بکەوێتە کێشە دوژنایەتی دروست ناکەین ئێمە ئەڵین لە بەهای ئاینێ با یەک پارچەبوون هەبێ مادەم یەک پارچەبوون هەبێ مادەم مرۆڤ بین مادەم شایستەی هەڵەبین و داوای لێبوردنکردن هەبێ ئەبێ ڕوونکردنەوە هەبێ لەسەر هەستەکان بەرامبەر بە یەک پیاوان بە کەم و کورتی نازانن لە دەرەوەی خێزانەکان خۆیان بناسێنن خانمان بۆ دەرەوەی خێزان ئەتوانێ خۆی بناسێنێ بەس بۆچی ئەم دوو تاکە لە بەرامبەر یەکتریە پیاوەکە ئەڵێ ئەبێ مەفروزە خۆی بیزانێ خانمەکەڵێ خۆ من ژیانم لەگەڵ کردووە مەفروزە من بناسێ کاتێک کە لە ڕق لە کینە لە ترس تووڕەبوونێک دروستە بێ لە ئەسنای کێشەکە ئێمە وتمان با پێشتر دروست نەبێ بەس کە دروست بوو ئێستا مامەڵە چۆن لەگەڵ کێشەکە یا بکرێ لە ناوەڕاستی بوونی کێشەکە پێویستە هەم خانمان هەم پیاوان من لێرە ناتوانم جێی بکەمەوە تەنیا خانمان تاوان بارکەم یا تەنیا پیاوان تاوان بارکەم چونکە هەردوو لا ئەتوانم بڵێم دوو پایەن بۆ دروستبوونی ئەندامانێکی تەندروست کە دوجار ئەیخینە کۆمەڵگاوە مناڵەکانمانن هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی پەروەردەی دەرونی ئەو قۆناغانە یا باوڵێم ئەو هەنگاوانە یەکەم جار لە ئاستی تووڕەبوونی هەر لایەکە لەسەر ئەساسی ئەوەی کامیان ماندووترن کامیان شەکەتترن کامیان نیگەرانیەکانی زیاتر بە کۆڵەوەیە لایەنی دووهەم ئەبێ بار ئاسانی بکە لە کاتی تووڕەبوونی ئەمە یەکەم هەنگاو ئەیگرێتە بەر لەو دەقەیە کۆنتڕۆڵکردنی خۆیەتی لە جواب نەدانەوە کاتێک کە کۆنتڕۆڵی خۆی کرد جوابی نەدایەوە گفتوگۆکردن ئەکەوێتە دوای کۆنتڕۆڵکردن
ئەمە خاڵێکە. خاڵی دواتر لە ئەسنای گفتوگۆکردنا ئێمە ئەڵین با گفتوگۆیەکی تەندروست دروست ببێ، خۆی کۆنتڕۆڵ کرد گفتوگۆ دەستی پێ کردووە. لە گفتوگۆکردنا نابێت تەرکیز لەسەر تاوانبارکردن بێ. خەتابارکردنی بەرامبەر بەڵێ پیاوەکە بڵێ تاوانی تۆیە خۆی بێبەریکە، خانمەکە بڵێ تۆ کردی خۆی بێبەریکە. لەو حاڵەتە تەرکیز خستنە سەر چی بکەین، نەک چیت کردووە چی بکەین. من نیم بەتەنیا، هاوسەرەکەم نییە بەتەنیا، وشەی ئێمە دێتە ناو کەیسەکە. بۆ چونکە سەرەتای ژیانی هاوسەرگیری هەر لەحظەیەک، هەر کاتێک، هەر چرکە ساتێک دەست بەوە بکرێ خێزانێک بەرەو ئامانجێکی جوان بڕوا لە بواری دەرونی پەروەردەیی کەلتوری ئاینی، ئەبێت تەرکیز لەسەر ئەو ئامانجە بێت کە دوجار ئەم دوو کەسە هەنگاوی بۆ ئەنێن کۆمەڵێ مناڵ دانەیە کە دوانە ئەخرێتە ناو کۆمەلگاوە. ئەو ئامانجە گەورە چی ئەم دوو کەسە هەنگاویان بۆ ناوە. هەر لایەکیان ئەبێ خۆی بە بەرپرسیاری ئەوە بزانێ هەنگاوێک بنێ بۆ ئەوی بگەن بەو ئامانجە، دوجار دەستی سەرکەوتن بۆ هەردووکیانە، بۆ یەک لایەن نابێت. خاڵێکی ترکە گرنگە لە ناو ئەمەیە هەبێ ئێمە تەرکیزمان لەسەر ئەوە بێ کە ململانەکان لایەنێک دەستی لێ هەڵگرێ. زۆر جار خودی زۆر کێشە لە ناو خێزانە کە دروستە بێت، ئەتوانم بڵێم جۆرێکە لەو خۆپارێزی کە لە بواری نەخۆشیە جەستەییەکانە ئێمە ئەنجامی دەین. کەسێک نەخۆشی شەکری هەیە بێ پارێزکە شەکرە نەخوا، کاتی خانمەکە ئەزانێ پیاوەکەی بە تاوانبارکردن زیاتر تووڕەبوونەکان بڵێ ساسەنێ، ئەتوانێ دەست لە ململانی بە شەقی خۆی هەڵگرێ هەتا کێشەکان بەرەو ئارامی بڕۆن. بە هەمان شێوە ئەگەر پیاوەکە ئەزانێ خانمەکە ماندووە بەدەست ژیان، هاوکاری شانیەتی، هاوکاری دەستێتی، هاوکاری پەروەردەی مناڵیەتی، دیسان ئەبێ هاوسەر با بڵین پیاوان بچنە ژێرباری ئەو بەرپرسیارەتیە کە خانمەکە ماندووە کەمێک باڵی لێبوردەیی یان گەڕانەوە بۆ دواوە ململانەکە ڕابگرێ هەتاوکو لە هەستی خانمەکەی تێبگا. خاڵی دواتر کە کۆتا خاڵە بۆ ئەوی ئێمە لە ناو کێشەکانە چی بکەین، ڕوونکردنەوە وەربگرین لەسەر هەستەکانی یەکتر. ڕوونکردنەوە بدالەوەی ئەمەی من کردم هەستە منی تێکدا، چونکە من پێم وتن ڕک و کینە لەگەڵ ترس ئەبێتە تووڕەبوون، کەواتە تووڕەبوون خۆی ئەنجامە نەکۆکار. ئەبێ ینی پێمان لەنگی نەبێت کاتێک خانمێک شەو درەنگ نووسووە و بەیانی زوو هەستاوە تۆنی دەنگی لەسەر تۆنی دەنگی پیاوەکە بەرزترە، ئەبێ پیاوەکە تێبگا ئەم هەستە هەستی شەکەتیە لە مژنەیە. ئەگینا خودیم ئافرەتە ئەگەر شەکەت نەبێت تێر خەو بێ وانابێت. ئافرەتەکەش بە هەمان شێوە پیاوان دێنەوە بەیانی ڕۆشتۆ میزاجێکی نۆرماڵی هەبووە، دوو تاکی تەندروست بوون، خۆحافیز بوون لە ماڵ و ماڵێکی ئارام بۆ دێتەوە، جەوی دەرونی پیاوەکەش لەژانێکی پێوەیە، تووڕەبوونێکی پێوەیە، ئەبێ ئافرەتەکە تێبگالەوە کە قوت پەیداکردن ئەگەر زۆر واقعی بین ئەمڕۆ ئاسان نییە. ئەبێ چی ڕوویدا بێت تا ئەم کەسە دەرونی بەو جۆرە بێ. ئەمی کە باس کشتێکی زۆ گرنگە هەستکردن بەوەی کە هەم خانمەکە هیلاک بێ هەم پیاوەکە مڕاعاتکردنی ئەم بابەتە تا چەند کاریگەری بێت لەسەر ئارامی نێو خێزانەکە و دەرونی هەردوولا بۆ ئەوەی کە بە دەرونێکی ئارامە و بە خێزانێکی ئارامەوە چارەسەری کێشەکانیان بکەن. من لێرەوە هیوادارم کە تەواوی ئەو کەسانەی گوێبیستی ئەم قسانەی منن تەنانەت نەک لە ناو خێزانە، لە ناو خێزانە گەورەکانیشا لە ناوخۆ بۆ دەرەوە زۆر جار کە وشەیەکی جوانمان هەیە ئێمە، بەڵام هێشتا نەگەشتوینەتە ئەو ئاستە ڕۆشن بیریە دەرونی کە باس لە وشەی هەست بکەین کە کێشەیەک ڕوئەدا ئەمانەوێت چارەسەری بکەین. یەکەم مشاڵەین هەڵە لێ تێگەشتنە، هەڵە لە یەکترمان ڕوانیوە، بەڵام زۆر ورتر لەوە قسە بکەین ئەگەر بازنەی هەستەکان، خوێندنەوەی هەستەکان لە نێوان دایک و باوکە گەشە سندوو بوو، لێک تێگەشتوو بوو بەرامبەر بە یەکتر، دڵنیام لەوەی کە ئەم کاریگەریە ئەوەندە دەرونێکی ئارام ئەبەخشێ بەم دوو کەسە کە بازنەی تووڕەبوون کاڵە بێتەوە. کاتێک کە تووڕەبوونەکان کاڵ بوونەوە دایک و باوک ئەو مناڵانەی لە بەردەستیانایە هەویرێکن چۆنیان بێن ئەتوانن بەو جۆرە چیان بێ لەیان دروستکەن و مناڵانیش لاپەڕەیەکی سپی هێندە پاکن ئەتوانم بڵێم بچووکترین خەوش پێوەیان دەرکەوتەیە کە ئەویش لە تەمەنی 1 ساڵ هەتا پێشنەوە جوان. ئیتر کە ئەڵێم لە زۆر وڵاتان 7 ساڵە
لە زۆر وڵاتان بەهۆی کرانەوەی ئەتەرنێت و ئێستش لە کۆمەڵگای کوردی خۆمانە سووتانی تەمەنی مناڵەکە سەرچاوی گرتووە ناتوانێت بە پێی عمری مناڵی خۆی گوزەشت بکە هەنگاوەکانی چێژی مناڵی ببڕێ زۆر جار 7 ساڵە بە قەدەر 10 ساڵی قسەت بۆکە کێشەکانی 10 ساڵی قسە ئەکا بەڵام بە گشتی مناڵان لە تەمەنی 1 ساڵ تا پێش نەوجەوان داتا دایک و باوک چی بکە چی بڵێ چۆن کردار بکە ئەو مناڵە ئەبێتە خەزانێک هەمووی هەڵ ئەگرێ بەڵام بەداخەوە لە عمری نەوجەوانیە دایکان و باوکان ئەکەونە حاڵە دەوانی ئەوەی ئەکەونە خولیای چارەسەر ئەم نەوجەوانە ئەم ڕەفتارەی هەیە بەچی پێی تەرک بدرێ لە کتوپڕا پەرچەکرداری ئەم نەوجەوانە کە داتای مناڵیە دراوە بەم مناڵە لاڕێ ئەبێ لە خێزان ئەچێتە دەرەوە کۆمەڵە کێشەی دەرونی ڕووەکاتە ئەم نەوجەوانە ئەو کاتە دایک و باوکەکە بیریان ئەکەوێتەوە چیان کردووە چونکە مناڵ کردار وەرەگرێ چی کردووە دایک و باوکەکە ئەم ئەوەی هەڵگرتووە نەک چی وتووە زۆر باش دەست چاو خۆش بێ مامۆستا کوێستان حامید قادر ڕایشکاری خێزانیم تەوە لەگەڵ سەلامت سپاسدانەکەم